لە مەرکەزی کارگێڕی بە بنەمایەکی گرنگ بۆ شۆڕبوونەوەی دەسەڵاتە قەزایی و ئیداریەکان دادەنرێت بە جۆرێک سەرجەم هاوڵاتیان دەتوانن بەشداری ڕاستەقینە بکەن لە کاروبارە کارگێڕیەکان و کەمکردنەوەی ڕۆتینیاتی ئیداری بەڵام لە هەرێمی کوردستان دەسەڵاتداران لەگەڵی دانین شارەزایان دەڵێن مەرکەزیەت هۆکارە بۆ زیادبوونی گەندەڵی و ئیداری ناوچەکان ناشتوانن کاروبارە یاسایی و ئیداریەکان بە زۆی ڕاپەڕێنن. خۆی ڕاستەکەی ئێمە کەلتوری لە مەرکەزیەت لەلای ئێمە زۆر لاوازە یعنی هەر لە خێزانێکەوە بیگرێتا گەورەترە بێت کە لە ڕاستیە مەسەلەن ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقیەدا بەردەوام داوای دەسەڵاتی فیدرالی زیاترەکەین بۆ خۆمان بەڵام سەیرەکەی کە دێتە سەر هەرێمی کوردستان پێمان خۆشە بڕیارەکانمان مەرکەزی بێ ئەوان پێیان وایە کە ئەگەر بڕیارت مەرکەزی بێت ئەتوانی زیاتر ئیداری ئەو لاد لایەنە دارایەکەی بکەیت بۆ پارە بە گەندەڵی نەڕوە لە کاتێک ئەمە دیوێکی خراپیشی هەیە کە تۆ ئەگەر لە ئاستی حکوومەت دەسەڵات دانەبەزێنی ئەو جۆرە گەندەڵی لە ناو حکوومەت ئامێنێتەوە و کەشفکردنی ئاسان نییە و ئەوانەی کە بەرپرسن لە گەندەڵێکە ڕەنگە بەرپرسیارەتی گەورەیان هەبێ بۆیە حتا تەنانەت دەستگا قەزایەکان ناتوانن شوێنیان بکەوین بەڵام یەکێک لە هەرە باشیەکانی دەسەڵات دابەزاندن و شۆڕکردنەوە ئەوەیە کە تۆ گەندەڵەکەش لەگەڵیادا ئەبەزێنی. پرسی لە مەرکەزیش بە سیاسی کراوە و زۆرجار لە سلێمانیەوە وەکو فشار بۆ بەدەستێنانی پۆست و پلا بەکارهێنراوە و پرسەکەیان خستۆتە بەرباس و دواتر بێدەنگیان لێکردووە. بەشێک لە حیزبەکانیش بۆ سزادانی سنوورێکی دیاریکراو سەرجەم دەسەڵاتەکانیان بردۆتەوە ناوەند و کاروبارەکانیان لەسەر هاوڵاتیانیش قورس کردووە. طبعا مەسەلەی لا مرکزیەت یعنی ئەگەر لە ڕۆ سیاسی گشتێکەوە سەیری بکەی جۆرێک لە ینی مەسەلەی ئیجماع و کۆدەنگی ئەبێ دروستکرێ بۆی کە بڕیارێکی سیاسی بێ ئەم کۆدەنگیەش پێویستەکە لە هەموو پارێزگاکانەوە تەسوید بکرێت دەنگان بکرێت لەسەر پرۆژەیەک بۆ نمونە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغا ئەی لەو حاڵەتەیە ئەگەر ئێمە سیستەمێکی لا مرکزیمان هەبووە پارتینی ئەتوانی بە تاقی تەنیا هەنێ بڕیاری تاگڕەوانە با یا سەرکێشی بکاو کە ئێستا موچی خەڵکی ئێمە وای لێبێت بۆ دەردە بڕۆ یعنی ئەگەر ئێمە بمانتوانی بە سیستەمێکی لا مرکزیمان هەبووە بڕیاری عەقلانی ترە ئەیرا و ئەوەش نەبووی کە موچە مەسەن دواب بکەوێ و موچە ببڕێ ئەمە بۆ نمونە وەکو ناحیەکی گشتی باسیەکەم ئەگەر ینی باسی ئەو بکەین کە چۆن دەسەڵات شۆڕ بکرێتەوە بۆ خوارەوە ئەگەر ئێمە سیستەمێکی لا مرکزیمان هەبووە ئەو کاتە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانە هەو وەکو چۆن پێش یەکگرتنەوەی حکوومەت کە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانە هەو بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ دووهۆک لە کاتێکدا هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی دەیانەوێت دەسەڵاتە فیدراڵیەکان بۆ هەرێم زیاتر بکەن بەڵام بۆ نێوخۆ خۆیان لەگەڵ ئەوەدا نین سەرڕای هەوڵەکان بەڵام پارتی بەتایبەت بە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و پەیڕەوکردنی لا مەرکەزی کارگێڕی رازی نییە و بە جۆرێک لە دابڕانی پارێزگاکانی دەزانێت و بە پرسێکی سیاسی دەیبینێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی. زیانی کەوتووەکان هەرێمی کوردستان یەکێکە لەو